مام شیلان عارف حەمە قادرە کچی شەید شێخ عارفم و ساڵی 2000 یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم ژنەی کردوتە بریکاری وەزارەتی دادی هەرێم. یەکەم جارە وەزارەتی داد بریکاری دەبێت، یەکەم جاریشە ژنێک دەبێتە بریکاریە وەزارەتە. ئەو متمانەیەی کە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە من یانداوە بۆ وەرگرتنی ئەم پۆستە. پۆستەکە طبعاً پۆست ئینسان دروست ناکە، بەڵکو تۆ ئەتوانی لە ڕێی ئەو پۆستەوە خزمەت بە هاوڵاتیان بکەیت. لەبەر ئەوە ئەو متمانەیە هەرگیز لە دەست نادەم و بە هەموو توانای خۆم هەوڵەدەم خزمەتی سەرجەمچین و توێژەکان بکەم و ئەوەی پێم ئەکرێ و بۆم ئەکرێ بە زیاترەوە شەو و ڕۆژ بخەمە سەر یەک بۆ خزمەتی سەرجەمچین و توێژەکان و بۆ کارەکەم. وەزارەتێکی تا بڵێیت گرنگە، زۆر ئیش و کاری. شیلان شەهید عارف ناسراوە بە شیلانی کاتب عەدل، کچی شەهید عارفە. ئەم بریکاری وەزارەتی داد پیشەیانە 17 ساڵە لە وەزارەتی داد کار دەکات. گرنگ ئەوەیە تۆ شوێن پەنجەت دیار بێت، بتوانی کارێ بکەیت، ناوازە بێت، بتوانی کارێ بکەیت، خەڵک لێت ڕازی بێ، بتوانی لە ڕووی یاساییەوە ئەوەی کە کردومانە زیاتر بێت، ئەوەی کە پێمان نەکراوە هەوڵی بۆ بین. شیلان دەڵێ کە بووە دادنووس بەڵێنی خزمەتیدا، ئێستاش کە بریکارە هەمان بەڵێن بە هاوڵاتیان دەدات کە خزمەتکاری ڕاستەقینە دەبێت. کاتێک کە بووم بە دادنووس سوێندم خواردووە خزمەتی هاوڵاتیان بکەم و دووبارە بەڵێنێمەوە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە چۆن لە ڕابردوو کارم کردو خزمەتی هاوڵاتیانم کردووە بێ جیاوازی سەرجەمچین و توێژەکان بۆ ئەمەیان زیاتر. شیلان شەهید عارف ساڵی 1979 لە شاری سلێمانی لەدایک بووە. ساڵی 2004-2005 بڕوانامەی بە کالۆرسی لە یاسا بەدەستهێناوە. 12 ساڵ لە دادنووسە. شیلان دەڵێت سەرکەوتنی لە کارەکانی لە دایکیەوە سەرچاوی گرتووە، چون دایکیشی وەک ژنێکی ئازا و بوێر براوەی خەڵاتی بلە بووە. لە ساڵی 2004ەوە هاوسەرگیریم کردووە، سێ خاوەنی سێ کوڕم، مێردەکەشم بڕوانامەی یاسای هەیە و پارێزەرە. لە دوای کۆنگرە یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو پۆست و بەرکەوتانی هەیەی لە حکوومەتی هەرێمی کوردستان بە کەسی شیا و بەتوانە پڕدەکاتەوە. لە نمونەی شیلان شەهید عارف تا لە ڕێگەیەوە بەرنامەی نوێبوونەوە و خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەنجام بدات. ئاوار عەلی گەلی کوردستان، سلێمانی.